الله الرحمن الرحيم. سلام ورحمة إخواتان لبه بینەران و بیسەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان، بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتی ئێوەی زێدە خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆ لە شاری سلێمانیەوە لە مزگەوتی خانەقای گەورەی شاری سلێمانی لە خزمەتی مامۆستایەکی بەڕێز قورئان خوێنێکی ئازیز و لە دڵا شیرینی ئەم شارین، بە هیوای ئەوەی کاتێکی خێر و بەرەکەتدار، کاتێکی پڕ بە پێز و پڕ لە خێر ببەینە سەر ئینشاءالله. وەکو هەمیشە پێم خۆشە میوانی بەرنامەکەمان لە زاری خۆیەوە بیناسین ئینشاءالله، کە لە دایکبووی شوێیە، تەمەنی چەندە، بڕوانامەیەکی بەدەستێناوە، پێکەوە چینە خزمەتی مامۆستای بەڕێز، پێی ئەڵێن مامۆستا بەخێر بێن سەر و سەرچاوان بۆ بەرنامەی سەدای زێڕین. خۆی گەورە سەلامەتت کات. لە دەستپێکی بەرنامەکە پێمان خۆشە جەنابەت خۆت بناسێنی ئەگەر عەزیز نەبێ. حەمد و سپاس و ستایشی فراوان و بێپایان بۆ خوای گەورە و درود و میهرەبانی بۆ سەرجانی پاکی پێغەمبەری ئیسلام حەزرەتی محەممەد المستەفا صلی الله تعالی عليه وسلم و بۆ سەر یار و یاوەران و شوێنکەوتوانی بەگشتی تا ڕۆژی دوایی. من ناوم عومەر حسێن جومعە، لە ساڵی 1968 لە گەڕەکی بەر خانەقا لە کۆڵانی بەرامبەر مزگەوتی خانەقا هاتوومەتە دنیاوە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیم هەر لە سلێمانی تەواو کردووە. پاشان لە ساڵی 1986 چوومەتە بەغدا، پەیمانگای پزیشکیم خوێنووە. دواتر کە زانکۆی سلێمانی کرایەوە، کۆلێژی زانستە ئیسلامیەکانم خوێندووە و بە پلەی نایاب بەشی بنەماکانی ئاینم تەواو کردووە. ماشاءالله. لەشتان ساغ بێ، خی گەورە پایدارتان کا و تەمەنتان پڕخێر و بەرەکەت بێ ئینشاءالله، بەسەر خێر تەمەتان درێژ بێ. جەنابی مامۆستا، حەزەکەم لە دەستپێکی ئەم بەرنامەیە هەرچەند ئازانم کە ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین، بەڕێستان و تەواوی قورئان خوێنە بەڕێزەکانی کوردستانی ئازیز حتمما ماندووبوونێکیان پێوە دیارە بێ، بە تایبەت لە مانگی ڕەمەزان بە بۆنەی پێشنوێژی و بانگدان و قورئان خوێندن. بەڵام حەزەکەم لە دەستپێکی بەرنامەکە بۆ بەرەکەتدارترکردنی بەرنامەکە چەند ئاەتێکمان لە قورئانی پیرۆز بۆ بخوێنیتەوە ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا، وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير، وكان الإنسان عجولا. وجعلنا الليل والنهار آيتين، فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب، وكل شيء فصلناه تفصيلا.
وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا. جزاكم الله ألف خير. خواهی گەورە پارداشتان بداتەوە إن شاء الله. مامۆستا جان، ئێوە لە دوای ئەو خوێندنە ئەکادیمیی کە تەواوتان کردووە کە پەیمانگای پزیشکی بووە، دواتر کۆلێژی زانستە ئیسلامیەکان بووە، چۆن توانیتان پەرە بە بواری قورئان خوێندن و دەرس و دەوری قورئان بدەن، هەروەها لە چەند شار لەم عێراق و کوردستانە ئێوە توانیوتانە بەشداری بکەن لە فێربوونی قورئانی پیرۆز؟ بەڵێ، وەکو فێربوونی قورئانی پیرۆز من هەر لە سەرەتای گەنجێتیم کە لەم بەرخانەقایە چاوم بە دنیا هەڵهێناوە، سەرسامی هەندێک لە قورئان خوێنە دەنگخۆشەکانی ئەو کاتەی شارەکەم بە تایبەتی مزگەوتی خانەقای مەولانا خالید. ئەو کاتە مامۆستا مەلا عەبدوڵڵای عەزیز قورئان خوێنی یەکەمی ئەم مزگەوتە بوو. لە پاڵ ئەوە مامۆستا مەلا سدیق هەبوو کە ئەویش حافظی قورئان بوو، خەڵکی ئێران بوو بە ئەسڵ. مامۆستا مەلا ئەحمەدی ڕەحمە هەبوو. ئەمانە نابینای حافظ قورئان بوون کە لەم مزگەوتە من سەرسام بووم بە دەنگیان، بە تایبەتی زۆر بە دەنگی مامۆستا مەلا عەبدوڵڵای عەزەمامە لەگەڵ مامۆستا مەلا سدیق. ئێستا کەسیان نەماون، هەر هەمویان چوونەتە ژێر ڕەحمەتی خواوە، خوا لێیان خۆش بێ إن شاء الله. جا هەر لە ساڵی 83 و 82 تقریبەن من ئاشنایەتیم لەگەڵ مامۆستام مامۆستا مەلا عەبدوڵڵای عەزیز ئاشنایەتیم لەگەڵدا پەیدا کرد بەهۆی هاتوچۆی مزگەوتەوەمانە. لە خزمەتی جەنابیە کەوتمە لە بەرکردنی قورئان. ساڵی سەرەتای ساڵی 83 ئیتر من دەستم پێ کرد. دیارە شێوازی مامۆستا ئەوە بوو بۆ مراجعە لە خزمەتیادا ئەنیشتم، ئەو مقداری کە لە هەفتەیەکە لە 10 ڕۆژە ئەمتوانی لەبەری کەم لە لای مامۆستا مراجعەم ئەکردەوە. ئەگەر سەرنجێکی هەبوایە، ملاحەزات شتێکی هەبوایە لەسەر شێوازی خوێندنی ئاەتەکان و یاخود لەبەرکردنەکە بۆی ڕاست ئەکردمەوە. لێی سوودمەند بووم هەتاکو ساڵی 1985 سیجوزی قورئانم لەبەر کرد و لە خزمەتیا دەورم کردەوە. دواتر لە 2000ەکانە کەواتە دەتوانین ئەوە بە بینەران بڵێن کە جەنابی مامۆستا مەلا عومەر حافظی قورئانە لە سورەتی فاتحە تا سورەتی ناس. بەڵێ قوربان، الحەمدولله، فەزلی خوایە. بەڵێ الحەمدولله. مامۆستا مەلا عەبدوڵڵا بۆ خۆی ئیجازەی نەئەدا. ئەو کاتە ئەم ئیجازە مسنەدە ئەتوانم بڵێم لەم شارەی خۆمانە و لە کوردستان بەگشتی زۆر باوی نەبوو. بۆیە مامۆستا هەروەکو خۆی چۆن لای کاتی خۆی لای مامۆستایانی پێشخۆی قورئانیان لەبەر کردووە بە هەمان شێوە بە هەمان دەستور. تەبەن مامۆستا قورئانی زۆر بە جوانی، زۆر یعنی حیفزەشی زۆر بە قووەتی هەبوو. من زۆر بەڕاستی سەرسامی حیفزەکەی بووم کە زیاد لە 15-16 ساڵ متابعەی قورئان خوێندنی مەکرد، سەهوویەکەم لێنە ئەگەر لە ئاەتێکە هەتا متەشابیهێکی لێ تێک بچێت لە ڕووی لەبەرکردنی قورئانەکەەوە. بۆ مەسئلەی بەدەستهێنانی ئیجازەی مسنەد، ئەمەی کە با بڵێن بە سلسیلەک کە هەتا ئەچێتەوە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئیجازەی کە پێڵێت ئیجازەی قیراءەت، من لە 2000ەکان بەدواوە ئاشنایەتیم لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستا تاها محەممەد عەلی مەداح پەیدا کرد کە خەڵکی شاری مووسڵە، شەیخی قیراءاتی 10ەیە، یعنی ئیجازەی 10ەکە ئەدات. ئیمام و خەتیبە لە مزگەوتی ئینتیسار. لە خزمەتی بەڕێزەیە کە یەکترمان ناسی لە پێشبڕکێیەکە، دواتر ئیتر ئیجازەی مسنەدی نامێ بە ئیجازەی با بڵێن بە ڕوایەتی حەفظ
لە خزمەتی بەڕێزا و ئیجازەیەم وەرگرت ماشاءالله لە ساڵی 2005 لەشتا ساڵ. ئێستا ئێوە بە فەرمی پێشنوێژ و تاخوێنی ئەم مزگەوتن یان قاری ئەم مزگەوتن پێشنوێژن بە تەنها؟ من پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی خانەقای مەولانە خالیدم لێرە. بەڵێ لەشتا ساڵێ. سپاس. مامۆستا گیان ئەگەر گوزەرێک بە نێو مەقاماتی قورئانی پیرۆز بکەین با بڵێین مەسەلەن قورئانی پیرۆز خۆشتر وایە بە چ شێوازێک بخوێنرێ؟ بە شێوازی تەرتیل، بە شێوازی خاوکە تەجویدە، بە چ شێوازێک بخوێنرێ خۆشە؟ بە هەردوو شێوازەکە. بۆ ئێمەمانان کە ئێستا ئیمامەت ئەکەین، من خۆم هەموو شەوێک لە نوێژی تەراویحە کە ئێمە لە مانگەکە سیجوزەکەی تیا ختم ئەکەین، وا پێویستەکە کە بەو شێوازی مۆرەتەلە لە 20 ڕکعاتە لە 20 ڕکعاتە لە 30 شەوەکە ئێمە لە 29 شەوە سیجوزی قورئان دەورەکەینەوە. ماشاءالله. ئەمە تقریبا ختمەی ژمارە 15 ژمارە 16 پێم وابێ، یعنی لە ساڵی نزیکی 2000 ئێمە خەریکی ئەم بەزمەین کە لە مزگەوتی خانەقاوە با بڵێن سەری هەڵدا کە بە شێوازی ئەو وڵاتانە قورئان ختم بکرێ لە نوێژی تەراویح. باش. بەڵام بە شێوازەکەی تر ئێمە زمانی زوو ئێستا تۆزی ئەو دیاردەیە کەم بۆ تۆ قورئان خوێندن مباشر لە ڕۆژی هەینیا ئەخوێندرا لە هەموو مزگەوتەکان. بەڵێ. ئێمە ئەو شێوازە کۆنەی کە ئاشنا بووین بە خوێندنی مەقامات کە وەکو عەرزم کردی من خۆم زۆر معجەب و سەرسام بووم بە دەنگی هەردوو مامۆسای قورئان خوێن مامۆستا مەلا عەبدوڵڵای عەزیز لەگەڵ مامۆستا مەلا سیدیق. مامۆستا مەلا عەبدوڵڵای عەزەمامە دەنگی زۆر خۆش بوو. لەسەر نەهجی عێراقییان خوێن؟ لەسەر نەهجی عێراقی ئەی خوێند بە تایبەتی مەقامی سەفەر کە بە بەشێکە لە بەیات بەڵێ لەسەر دەستوری سلێمانی جوانە زۆر جوانی ئەخوێن. ئەبێ بۆ مام خوێن ئەیکرد من ئەو دەنگەی ئەوم نییە کە بتوان خوێن. جا عەرزەکەم جاری وا هەبوو ئەچووە هەر ئەو مەقامی سەفەرە بە شێوازی هیجرانەکە کە منتخەی با بڵین گەرمیانەکەیە مۆرچێکی گەرمیانی پێوە دیارە. مامۆستا دەنگی زۆر خۆش بوو بە ڕەحمەتی خوا بێ. پاشان مامۆستا مەلا سیدیق کە بە ئەسڵ خەڵکی مەریوان بوو، دانیشتووی ئەم شاری سلێمانیە بوو، لەم ئەخیرا پێم وابێ ڕۆشتەوە هەر لە شاری مەریوان کۆچی دوایی کرد. مامۆستا مەلا سیدیقیش حافزەکی زۆر دەمخۆشی چاکی بەتوانا بوو، لەسەر شێواز و مۆرکی شێخ محەممەد سیدیق منشاوی ئەی خوێن، تەقلیدی ئەوی ئەکرد و پێم وابێ بە خزمەتیشی گەیشتە بوو لە شەستەکانە، وەکو خۆی ئەیجێڕایەوە کاتێک کە چوو بە وڵاتی میسر لەوێ چاوی بە شێخ محەممەد سیدیق کەوتە بوو و قورئانیشی بۆ خوێندە بوو، شایەتی بۆ دابوو کە تۆ منشاوی دووەمی. یعنی ئەمەندە هەتا شێوازی دەنگەکەی بەداخەوە تۆمارمان نییە بۆ دەنگی مامۆستا سیدیق. بەڵێ بەداخەوە تۆماری دەنگی مامۆستا سیدیقمان دەست ناکەوێت. ئەجینا ئەتوانم بڵێم من بەش بە حاڵی خۆم لەو تافی منداڵیەدا نەم ئەزانی قورئان خوێنێک هەیە بە ناوی شێخ محەممەد سیدیق منشاوی ئیلا لە ڕێی دەنگی مامۆستا سیدیقەوە ناسی. دوایی بۆم دەرکەوت کە ئەمە لاسایی مامۆسای قورئان خوێنێکی زۆر گەورەی جیهانی ئەکاتەوە کە مامۆسای منشاویە. ئەیناوام ئەزانی ئەمە ئیتر دەنگێکی واها خۆشتر لە هیچ شوێنێک نییە. دوایی کە بۆم دەرکەوت ئەمە تەقلیدەکە ئاوایە ئەبێ ئەسڵەکە چۆن بێ ئەنجا ئاشنا بووین بە شێخ محەممەد سیدیق منشاوی کە من یەکێکە لەوانەی کە زۆر زۆر لە منداڵیەوە سەرسامم بە دەنگی خوای گەورە دەرەجەی عالیکە ئینشاءالله. ئامین ئینشاءالله. بەڵێ جەنابی مامۆستا باسێکی مەقاماتت کرد، مەقامی هیجران و مەقامی سەفەر. بەڵێ مەقامی سەفەر بەشێکە لە مەقامی بەیات. بەڵێ بەیات. بەیات خۆی بۆ خۆی مەقامێکی ئەسڵە. بەڵێ کۆمەڵە فەرعی لێ ئەبێتەوە هەروەکو لە بەرنامەکانی ترا ئاماژەمان پێکردووە هیچە لەوانە بەیاتی شووری پێ ئەوترێ. ئەو مەقامی سەفەرە بۆ تایبەت کراوە مەسەلەن بۆ ئەم ناوچەیە، بۆ ناوچەی سلێمانی بۆ نمونە، یان بۆ ئەبێ بڵێن مەسەلەن هیجران بەرەو ناوچەی گەرمیان ئەڕوا؟ وڵای خۆی ئەگەر ڕاست دەوێمە خۆم زۆر شارەزایەکی ئەوتوم لە مەقاماتان نییە، چونکە من خۆم بە قورئان خوێنێکی زۆر لێ هاتوو نازانم. من تەنها
چۆن ئەڵێ هاوی یەکەم قورئانم لەبەرە بۆ بتوانم لە نوێژی تەراویحا بە تەرتیل بۆ ئەو خەڵکەی بخوێنم کیفایەتە. بەڵام زمانی ئێمە زۆر گرنگی بە جۆری مەقامەکانیش نەئەدرا، کابرا هەر دەنگی خۆش بواە بە هەر شێوازێک ئەیخۆن خۆی مەقامێ دەرئەچوو، ڕەنگە نیشی ئەزانی کە ئەمە پێوترێ فڵانە مەقام. ئێمە سەرەتا ئاوا فێر بووین، یعنی چۆنەڵی بە سەماعی ئەمان و ئەم شێوازەی مامۆستا مەلا عەبدوڵڵا کە ئەیخوێنە شتێکی خۆشە. دوایی بۆمان دەرکەوتەوە کە ئەمە مەقامی بەیاتە، ناوچەی سلێمانی لە ناو با بڵێن هونەرمەندەکان و لە ناو قورئان خوێنەکانیش ئەم شێوازی مەقامی بەیاتە کە بە شێوازی مۆرکە سلێمانیەکە ئەخوێنرێ پێوترە مەقامی سەفەر. ئەجناخۆ هەمان هەر نەفسی نوۆتەی با بڵێن مەقامە ئەسڵەکە دەرئەچێت کە بەیاتەکەیە. لە منتخەی گەرمیان لای ئەوان وا ناسراوە کە هەمان ئەم مەقامەیە ئەوان یعنی مجرد ناوەکەی ئەگۆڕێ. ئەجناخۆ مەقام لەسەر سولەمە مۆسیقیەکە من پێم وابێ هەرچەندەوەکو عەرزم کردی من زۆر شارەزای مەقام نیم، بەڵام هەر هەمان مەقامە ئەسڵەکەی کە مەقامی بەیات. باش کەواتە باشە با مەرجی بۆ دانەنێن بڵێن هیجرانیان سەفەریان هەر بەیاتیان هەر شتێک هەر بە لەسەر نەمەتی عێراقی ئەگەر بکرێ بینەران ئاشناکەی بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولسليمان الريح غدوها شهر ورواحها شهر وأسلنا له عين القطر ومن الجن من يعمل بين يديه بإذن ربه ومن يزغ منهم عن أمرنا نذقه من عذاب السعير يعملون له ما يشاء من محاريب وتماثيل وجفان كالجواب وقدور الراسيات اعملوا آل داود شكرا وقليل من عبادي الشكور. أما مقامي بياتو پێم وابێ تۆزێکی ژێنامانە سەر شێوازی سەفەرەکەیان هیجرانەکەی کە من ئەوها بەم شێوەیە لە مامۆستا مەلا عەبدوڵڵام گوێلێ بۆ ئەوها ئیخوێن. بەڕاستی خۆش بوو مامۆستا گیان، دەست و چاوت خۆش بێ. مامۆستا هیچ بەشداریتان کردووە لە مەحافلی نێودەوڵەتیە؟ من وەکو پێشبڕکێ بەشداریم هەیە لە مسابقاتی ناوخۆ و دەرەوەشە. بەڵێ وەکو با بڵێن بەشداربوویەکی حیفزی قورئان. جوان. بەڵێ لە ساڵی 1995 لەسەر ئاستی هەرسێ پارێزگاکەی کوردستان سلێمانی و هەولێر و دۆک لە ڕابطەی ئیسلامی پێشبڕکێکیان ساز کرد لەسەر ئاستی ئەم سێ پارێزگایە. من لە 15 جوزئە بەشداریم کرد، یەکەمی کوردستانم هێنا لە 15کە. بۆ ساڵی دواتر لە هەمان شوێن ئەو پێشبڕکێیە کرا لە مەرحەلەی تەمهیدیەکە یەکەمی پارێزگای سلێمانی هێنا و سەرکەوتین کە بچین لە هەولێر بەشداری بکەین بۆ ئاستی سێ پارێزگاکە. ئیتر بەهۆی هەندێک ڕووداوی ناوخۆ ئەو کاتە ئیتر پێشبڕکێکە نەکرا. ساڵی
نەوە و هەشت و با بڵێن نۆ ئەوانە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی لە مزگەوتی گەورە و یاخود لە حوسینیەکەی شاری سلێمانی کراوە چەند جارێکەوە بەشداریمان کردو بەشداری لە پێشبڕکێ بچووکە بەڵام لە ساڵی 2005 لە شاری کەربەلا بەشداریمان کرد لە پێشبڕکێک لەسەر ئاستی هەموو پارێزگاکانی عێراق پلەی یەکەمم بەدەستێنا ماشاءالله بەڵێ لە حیفزی هەموو قورئانە هەمان ئەو ساڵە کە لەوێەوە من پاڵێوران بۆەوە کە بچم بۆ پێشبڕکێ نێودەوڵەتی لە شاری تاران مسابقەی 22 بەشداریم تیا کرد وەکو نوێنەری وڵاتی عێراق لە حیفزی هەموو قورئانە باش لە دەی یەکەمەکە پلەی نۆهەمم بەدەستێنا بەڵێ لەبەرەوەی ئاستێکی زۆر با بڵێن بەرزە حافظی هەموو وڵاتان هاتووە ئەنجا لەوێ پێشبڕکێکە لە مەسەلەی دەنگ و توانە دەنگەکانە زیاتر دەرئەکەوت تەفیزیان خستۆتە سەرەوە من لە مەسەلەی حیفزا مشکلەم نەبوو ئێستاش با بڵێن کارتی نمرەکان کە مەوجودە ماوە لەلام من 99 لە 133 لە 100 هێناوە 99.33 لە 100 لە جەودەت الحیفظ یعنی لە چاکی حیفزەکە الحەمدولله لە چاکی حیفزەکان 99.33 هێناوە ئەوەی کە منی دواخست ببم بە پلەین و هەم چییە گەنجێکی جوانی لیبی یان میسری هاتووە تەمەن بە زەبری دەنگەکەی حتمما ئەو پێش ئەکەوێت لەبەرەوەی من تەمەنم هەبوو تەمەنم ئەو کاتەکە بەشداریم کرد من لە 40 تێپەڕم کردبوو یە گەنجێکی 20 ساڵان دێت حیفزەکی باشی هەیە حتمما ئەو لە مەسلەی دەنگ و مەقامە پێش ئەکەوێت فەرقەکانیش بە پۆینت بوو دەرەجەکان بەڵامی تر وەلحاصل من پلەی نۆهەمم بەدەستێنا لە ساڵی 2008 جارێکی تر من بەشداریم کردەوە لە پێشبڕکێکی تری هەر لە شاری بەغا کرا پێم وابێ ئەو کاتە سەر بە ئەنجومەنی وەزیرانی بەغدا بوو لێ پلەی سێهەمم بەدەستێنا ئاخر کە ڕەت ساڵی 2010 وەکو میوانێک بەشدار بووم لە پێشبڕکێکی زۆر گەورەی مەجلیسی وزەڕای بەغداد لە منتقەی کازم کرا لە بەغداد پێم وابێەوە ئاخر کە ڕەتم ساڵی 2010 کە ئیتر چوو بێتمە ناو ئەو جۆرە مسابقانەوە وەکو حەکەم بەشدار بووی وەکو حەکەم لە هەمان ساڵی 2008 پێشبڕکێک لە هی ئەنجومەنی وەزیرانی بەغداد بوو لەسەر ئاسی سێپارێزگاکەی سلێمانی لە شاری سلێمانی و لە مزگەوتی خانەقا کرا لێرە لە قاعەی با بڵێن تەعزیەخانەکە لەوێوە مسابقەکە بەسی مباشر ئەکرا لە کەناڵەکانی خۆیان لە بەغداوە من حەکەم بووم لە بواری حیفزە باش بەڵێ بەشە ساغ بە سپاس لە نێو خانەوادەی بەڕێز چێ هەیە وەکو خۆت توانی بێتی حافظ القورئان بێ یان قورئان خوێن بێ برایەک کوڕێک کەسێک قوربان نیمانە نییە نەخێت وەتان فەزلە خوای گەورە بەس بە زەناتی بەخشیوە الحەمدولله ئەمە دوعای باوکم بە ڕەحمەت بێ زۆر تەشجیعی ئەکردم هەر لە مناڵەوە کە ئیبینی خەریکی حیفزی قورئانم شتێکی با بڵێن شتێکی خۆش کە ئێستەیەتەوە یادم فەرموو لە ساڵی سەرەتای 1984 ڕۆژێک پرسیاری لێکردم ڕۆڵە لە بەرکردنی قورئان گەشتوویتە چه ئاستێ لە کوای لە چ سوورەتێکە وتم تەبەن باوکم خوێندەوارێکی ئەو تۆی نەبوو کابراایکی کاسبی بەر ئەم بەرخانەقایە بوو پرسیاری لێکردم چەنە لە بەرکردوتم باوکە لە جوزی چواردەیە خەریکە جوزی چواردە تەواو ئەەکەم فەرمووی لە چ سوورەتەکە وتم سوورەتی ئیبراهیم وتی ئادەی بۆم بخوێنە منیش سوورەتەکەم هەر لە سەرەتاوە تا کۆتایی بۆ دەور کردەوە سوورەتەکەم بۆ خوێن دەستی کرد بە جرفانە لە بیرمە 10 دیناری ئەو کاتە ئەوە جائیزەکەم بوو کە باوکم پێبەخشی وتی ئەمە تۆ شایستەی ئەم 10 دینارەی 10 دینار یعنی مەبلەغێکی زۆر زۆر خەیاڵی بوو بۆ ئێمە بۆ ئەو کاتە من ڕۆژانەکەم 25 فلس بوو جا بزانە یعنی ئەوە تەشجیعێکی زۆر زۆر گەورە بوو بۆ من بۆیە ئومێدەوارم بە
كل حرفێک کە من ئەی خوێنم بچێتە میزانی حەسەناتی ئەوە پشت بەخوا هەروە ئینشاءالله. مامۆستا گیان هیچ زانیاریت هەیە لە شاری سلێمانی چەند حافظ القورئانی لێیە؟ وڵاهی بە ژمارە ناتوانین دەستنیشانی کەین، بەڵام حافظ قورئان زۆرە. ئێمە جاران کە لە هەشتاکانە ئێمە خەریکی حیفزی قورئان بووین، ئەو کاتە زیاتر نابیناکان خەریکی قورئان لەبەرکردن بوون، بەڵام ئێستا الحەمدوللیلا لە گەنجەکان ئەبینم شتێکی دڵخۆشکەرە، خەڵکێکی زۆر هەیە خەریکی حیفزی قورئانە. بۆ نمونەیەکێک لەوانەیە کە من قوتابی خۆم و زۆر شانازیم پێوە ئەەکەم، کاک محەممەدمان هەیە کە قورئان خوێن و ئیمامە لە مزگەوتی گەورەی سلێمانی، کە ئەوە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم 20 جوزئم گوێ لێگرتووە کە بۆ لەبەری ئەکا و لای من دەوری ئەکاتەوە، و ئێستا نزیکی 4-5 جوزئێکی کەشی لەبەر کردووە کە هێشتا نەهاتوە مراجعەیکەین، بەڵام من خۆم 20 جوزئم گوێ لێگرتووە کە بۆی دەورکردووە زۆر بەڕەوانی. ئیتر ئینشاڵڵا ئەوش لە تەوابوونە. گەنجی تریش هەیە، یعنی مامۆسایانی تر زۆرە، ئەوەی کە ئێستا لە بیرم بێ مامۆستا سەربەست هەیە کە ئیناسم حافظ قورئانێکی باشە. سەربەست جەباری. بەڵێ ئەوە کە بە خزمەتی گەیشتوم، مامۆستا عارفمان هەیە حافظی هەموو قورئانە. خەڵکانێک هەیە کە ئێستا ڕەنگە ناوەکانیانم زۆر لەبیر نەبێ لەم شارەیە کە من ئەیاناسم، بەڵێ حافظ قورئانی چاکمان هەیە. جوان. مامۆستا گیان لەگەڵ قوڕائی بەغداد لە قاریئەکانی بەغدا هیچ ئاشنایەتێکت هەیە؟ من فترەیەک لە وەکو عەرزم کردی ئاخر کە ڕەت من ساڵی 2010 ئیتر تۆزێ بەهۆی هەندێک هۆکاری شخصی خۆمەوە کە ئیتر دابڕام لە مسابقات و لەو جۆرە مەحافل ومانە، بەڵام بەڵێ من لەگەڵ مامۆستا عامر کاظمی کە هەتا میوانداریشم کردووە لەم شاری سلێمانی و لەگەڵ خۆما بردوومە بۆ ماڵی دۆستێک کە مەولیدی نەبەوی بوو کە لە وێشتی بۆ خوێندین. مامۆستا عامر کاظمی ئەوە ئاشنایەتیم هەبوو لەگەڵیا برادر. تا ئێستا شەرمەوە هاوڕێتیتان؟ کەمتر، هەر زیاتر پەیوەندیەکان تەلەفۆنیە. جنا من زۆر دەمێکە نە من چوون بۆ ئەوێ نە ئەوان ڕێیان کەوتۆتە ئێرە. قورئان خوێنێکی تر هەبوو، ئەوە لە ساڵی 2005 ئاشنایەتیمان پیا کرد کە لەسەر ئاستی عێراق لە ئێران بەشداری کرد، دەنجی زۆر خۆش بوو، مەیثەم التەمار کە یەکێکە لە قورئان خوێنە چاکەکان. ئێستا پێم وابێ ئەویش زیاتر کاری با بڵێن وتار خوێندن و ئەم شتانە پێم وابێ ئەکات، چونکە ئێستا بۆ بە ئەهلی مێزەر ئەویش پەیوەندیەکە تەنک بووە بەهۆی با بڵێن زیاتر دووری و ئەنجام وەکو عەرزم کردی من خۆم دابڕام. زیاتر منیش ئێستا خۆم تەفەڕۆق کردو بۆ خزمەتی مزگەوت و وتار خوێندن و ئەمانە. دەشە ساغ بێ. تا چەند دڵخۆشی بەوەی کە خەڵک تا ئەم ڕۆژەش الحەمدوللیلا ڕێز لە خەڵکی قورئان خوێن و مێزەر سپی و خەڵکێکی چۆن ئەڵێی مێزەر پاک ئەگرێ. وەڵاهی تەبعەن ئینسان دڵخۆشە بەوەی کە ڕێز و حورمەتی ئەهلی مێزەر هەر ئەبێ بژیرێت، چونکە ئەوانە هەڵگری بەرنامەیەکن کە بەرنامەی خوایە. هیچ کەسێک ئەو حرمەتەی لەبەر خودی شخصەکە نییە، تەنها ئەوەیە کە ئەم مرۆڤە هەڵگری قورئانە، خادیمی قورئانە، یاخود خزمەتکاری بەرنامەی شەریعەتەکەی خوایە. بۆیە یعنی دڵخۆشکەرە کە ئەبینین خەڵکی هەتا ئێستاش ڕێز و حرمەت الحەمدوللیلا لە ئەهلی مێزەر و ئەهلی قورئان و ئەهلی عیلم هەر ئەگیرێ، سوپاس بۆخوا. مامۆستا گیان لە بواری ئەحکام و تەجوید و مەخارجی حروف و ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە بابەتی تەجوید هەیە، شارەزاییتان هەیە؟ بەڵێ قوربان، من خۆم بۆ ماوەیەکی زۆر دەرسی تەجویدم ئەوتەوە لەم مزگەوتەی خۆم. ئێمە مەدرسەیەکمان هەبوو کە ئێستا بە حکمەوەی لە ناو شوێنەکەمان ناو بازاڕە و خوێندکارمان نییە. ئەینا ماوەیەکی زۆر خوێندکارمان هەبوو دەرسی تەجوید من خۆم ئەموتەوە لە پاڵیا هی حیفزی قورئان. بەڵێ ئێستا ئەتوانن پێشوازی لە خەڵک بکەن ئەگەر بیوێ دەرس و دەوری قورئان بکاتەوە لێرە؟ ئێستا حاڵی حاضر ئێمە مەدرسەکەمان زۆر نەشاطی نییە. یەکەم مامۆستاماندا نییە، ئەو مامۆسایانەی کە هەبوون پێشتر چەند مامۆسایەک هەبوون ئێستا لە بنکەی ترە ئاگادارم کە دەرس و دەوریان هەیە و خوێندکاریان هەیە. یعنی ئەوان
چۆن ئەڵی ناتوانن بێن لە بنکەکەی ئێمە زیندوو بکەنەوە دەرچکە مەشغوڵی بنکەکەی خوانن بە تەنهاش پێم وا بێ زەحمەتە لەم کاتا بکرێ. ئەوەندەی شارەزاییت هەبێ لە ئەحکامی تەجویدا 4 حکم هەیە کە پێیان وترێ ئیدغام و ئیقلاب و ئیخفا و ئیظهار. بۆچی لە ئیخفاء مەسەلەن بۆچی لە نەکەر لە ئیخفا لە بابەتەکانی تریشە بە شیعر بە جۆرێک لە جۆرەکان ئەو پیتانەی بۆ دانراوە کە حکمەکەی تیاجێ بەجێ بکرێ بنمونە صفداتەنا کەم جادە شخصون قەد سەمادون طیبەن زد فی توقاڵ ظالما بۆ شتی تر نەبووە. ئەمە هەر هەمان ئەو پیتانەی کە پیتەکانی ئیخفایە بۆ ئاسان لەبەرکردنی خوێندکار کراوە بە شیعر. ئەجنا ئێمە ئەتوانین ئەو 15 پیتەی کە ئەو 14 پیتەی کە پیتەکانی ئیخفایە بەبێ شیعر بێڵێ بەڵام بە شێوەی کە کراوە بە بەیتێک بۆ لەبەرکردن ئاسانترە کە ئێمە لە منداڵیە ئەو بەیتەمان لەبەرکردو ئێستاش هەر لە بەرمان ئیناخۆ بەبێ ئەوە دەتوانین بڵێن پیتەکانی ئیخفا ئەم پیتانەیە ئەو بۆ ئاسانکاریە. بەڵام من سەرنجێک هەیە لێرەوە حەزەکەم بێڵێم زۆر لە قورآن خوێنە بەتایبەتی گەنجەکان ئەوانەی کە ئەیانەوێ تەجوید فێر بن یاخود هەندێک هەیە لە مەحافل و لە هینا گوێمان لیان ئەبێ هەڵەیەکی زۆر شائع لە ناو خەڵکا هەیە زۆر بەربڵاوە لە ناو قورآن خوێنەکانە لە مەسەلەی ئیخفایە. ئەو مینگەیی کە لە ئیخفا دروست ئەبێ زۆربەی زۆری هەڵەیە. بە نمونە ئێمە معلومە ئەو 4 حکمەی کە جەنابی باسی کرد شەشیان پیتەکانی ئیظهارە شەشیان پیتەکانی ئیدغامە پیتێکیان ئیقلابەکەیە 15 پیت ئەمێنێتەوە کە پێی ئەڵێن پیتەکانی ئیخفا. ئیخفا یعنی شاردنەوە حاڵەتێکە لە بینی دەرخستن و لە بینی لابردن لە بینی ئیدغامەکە. ئەمجا ئەو مینگەیە کە دروست ئەو غونەیە ئەو مینگەیە کە دروست ئەبێ هەڵگری سیفەتی پیتی ئیخفاکە بێ. بۆیە سیرەکەی ئەگەر ئیدغامی ئیخفای نونێک بکەی لە پیتێکی مفەخەمە حتما ئەبێ غونەکەی مفەخەم بێ جیاوازە لەوەی لە پیتێکی مڕققە. یعنی مەسەلەن تەکول من سەئەتە ئەم نونە ها چەند بە باریکی هات لە بەروی سینەکە خۆی پیتێکی باریکە بەڵام ئەگەر پیتەکە ساد وایە ئەڵێ مەنسوورە دەنگی ئەو مینگەیە ئەو غونەیە کە دروستە بێ جیاواز بێ. ئێمە قورآن خوێنەکان بەداخەوە زۆری گوێمان لێ بەرهەڵ دەنگێکی ئاوا دروست دەکا ئەڵێ ئەمە مینگەکەیە بەڵام ئەوە هەڵەیە. ئەبێ ئەو کەسە زبانی ئامادەکە بۆ وتنی پیتەکەی دوای خۆی ئیتر ئەو پیتە هەرچیەک بێ ئەم مینگەی کە لە نونەکە دروستە بێ هەڵگری سیفەتی ئەو پیتی ئیخفایە. ئێمە نزیک ئەبینەوە لە کۆتایی بەرنامەکەمان بەڵام پێش ئەوەی کۆتایی پێبێنم حەزەکەم ئەوە بزانم کە لە داهاتوودا چیتان بەدەستەوەیە ئێوە وەکو مامۆستایەکی قورئان خوێن وەکو مامۆستایەکی وانەبێژ بۆ دەور و پشت طبعا خەیركم من تعلم القورآن وعلمه لە خۆڕانەوە وتراوە ئێوە ئەرکێکی قورسترتان لەسەر شانە بۆ ئەجیالی داهاتوو چ بەرنامەیەکتان هەیە بەنیازی چین چ بە بینەرەڵی؟ واللهی طبعا ئێمە خۆشحاڵین ئەگەر خوای گەورە لەو کەسانەمان بژێڕێکە لەو خەیرە بین کە من تعلم القورآن وعلمه لەو کەسە چاکانە بین کە قورآن بۆ خۆمان ئەلحەمدولیلا فێر بووین بتوانین خەڵکی فێرکەین. ئەمە ئاواتێکە ئەتوان بڵێم ئاواتی هەموو کەسێکە و خزمەتکردنی قورآن گەورەترین تاجە گەورەترین شانازیە. دڵخۆشکەرە کە ئەبینم خەڵکانێک هەن لە بواری مەقاماتی قورآنە لە بواری تەجویدە لە بواری قیراءاتە ئەلحەمدولیلا خەڵکی باشمان هەیە و بەرنامەش هەیە کە وەکو عەرزم کردی ئێمە زمانی ئێمە ئەم ئیجازەی مسنەدە نەبوو خوێندنی مەقامات و ئەم شتانە نەبوو. ئێستا ئەلحەمدولیلا ئەوانە هەمووی پیا بووە. ئەگەر جیلی ئێمەش شتێکمان پێ نەکرابێ من ئومێدم هەیە کە ئەم جیلە تازەی کە پەیدا بۆ بتوانن خزمەتێکی زیاتر و باشتر بە قورآن بکەن لەو بوارەدا لە بواری تەجویدا بێ لە بواری علمی قیراءاتا بێ یان لە بواری خوێندنی مەقاماتا بێ. ئەگەر ئێمەش هیچمان پێ نەکرابێ ئینشاءڵڵا ئومێدم وایە کە جیلی داهاتوو بتوانن خزمەتێکی باش بکەن. خۆی گەورەی یارمەتیتان بە ئینشاءڵڵا. پێم خۆشە لە کۆتاییە چۆن لە سەرەتا بە قورئان دەستمان پێ کرد ختامه میسک بێ
اینجا بە عێراقییان بە میسری بڵێ ئەبێ هیچێکیمان بۆ بخوێنی ئەگەر میسرەکەش بێ احتیمالی هەیە میسری قوربان ئێسەلەم کاتی ڕۆژوە نزیکی بەربانینەوە بینەران بزانن کەیتر لە ئەو پەڕی ڕۆژەکەین کە ئینسانلاکیە جابا بە عێراقی میسریش نەفەسێکی باشی ئەوێ بە عێراقی ئینشاءالله شتێک مەقامی سەبا شارەزایی لێ هەیە مەقامی سەبا خوێنین ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون والذين هم عن اللغو معرضون والذين هم للزكاة فاعلون والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون والذين هم لأماناتهم وعهدهم راعون والذين هم على صلواتهم يحافظون أولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون صدق الله العظيم صدق رسوله الكريم. خی گەورە پاداشتان بداتەوە ئینشاءالله. مامۆستا گیان داواکارم لە خی گەورە ئینشاءالله نوێژ و تاعات و عیبادەتی بەڕێزیشتانی قبول کردبێ و سەرجەم مسلمانان. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، هیوای تەمەندرێژی بۆ جەنابی مامۆستا خوازین کە لە هەمان کاتدا جەنابی مامۆستا حافظ القورئانە. خی گەورە پایداریکە ئینشاءالله لە ساغیکە تەندروست باشیکە. سپاس بۆ ئێوە کە بینەر و بیسەرمان بوون ئازیزان و خۆشەویستان. لە کۆتایی بەرنامەی سەدای زێڕین سپاسێکی بەپایانمان بۆ ئێوە هەیە تا ئەڵقەیەکی تری بەرنامەکە بە خزمەتان ئەگەینەوە. خواتان لەگەڵ.